گڵشەنی شعر بەنازی تۆ گۆشکراوم من فێر نیم بێنازی تۆ بم بەنازی تۆ پڕە دڵم بەم هیوانی نازی تۆ بم لە نازی تۆ لە عەشقی تۆ بڵی نازە دیوان خدا شکر کە نازیان بوو بە ویردی سەر زوان تۆ شتێک نی لەبیر بچیت کام کاتانەی زۆر بێدەنگم زیاتر بە ناخما ڕۆچی تۆ هی ئەوە نیت لەبیرت کەم کام کاتانەی زۆر بێمەیلی زیاتر لای دڵ باست دەکەم تۆ مەعشوق و تۆ خۆشەویستی ئەبەدی تۆ ئەو خەونەی کە تا مردن ئاواتمە ڕۆژێ بێیتە دی لەوەتەی هەی هەر ئەندێشەی لەوەتەی هەی هەر ئەندێشەی بۆ برینم هەر ئەو زامە پڕ لە ئێشەی بۆ دڵەکەم دەردوژانی پڕ لە کێشەی هەموو ڕۆژێ هەر تۆ شێخیم دەروێشەی زیندانی سینەت پڕ دیلە ئیتر بۆ من یەخسیرەکە بۆ ئەوەندە مایل بە کوشتن و کێشەی بۆ ئەوەندە مایل بە کوشتن و کێشەی بۆ ئەوەندە مایل بە کوشتن و کێشەی زۆر سپاس کێشە بۆ دروست کردو یا کوشتویی هەردووکیان هەردووکی ئەی چۆن ماوی معجزەی کەس بە حاڵت نەبێ خۆشەویستانم سڵاتان لێبێ لە هەت شوێنێک بینەر و بیسەری ئێمەن خۆشەویستێکی پڕجوانی محبەت ئاڕاستەی ئێوەی ئازیزەکەم خۆشحاڵمە بەرنمەیەکی نوێی بەرنامەی گڵشەنی شەعر لە ڕادیۆ جوانەکەی گەران میدیا بە ئێوەی ئازیز شادەبینەوە سڵاو دەبێ هاوکارم سڵاو لە تۆی قەدرگران بینەران و بیسترانی خۆشەویستمان خۆمان بە خۆشحاڵ و شادومان زانین لە بەرنمەیەکی نوێی تایبەتی گڵشەنی شعر بە میوانداری هۆزانوانی خۆشەویست کاکە ژڤان عەزیز دێنەوە خزمەتە ئەلبەتە ئەمانەوێ ئەمڕۆ کەمترین کات گفتوگۆ بکەین و زیاتر گوێمان لە شعرە ناوازە و زۆر جوانەکانی کاکە ژڤانی بەڕێز بێت کاکە ژڤانی من پێشەوەی بچینە لای هەر شتێک بە داخڵ بە دنیا جوانەکەی شعر بین خۆتان لێبێ ئازیزان و خۆشەویستانم هیوادارم هەم کاتێکتان هەر شاد و خۆشەویستی بێ هەموو جارێ ئەڵێم با شیعرێ بنووسم بۆ دڵداری شیعرێکی ڕوت شیعرێکی ئاڵ شیعرێک سپی وەک مرواری منداڵێک دێڵێ خاڵۆ نەکەی ئامان منداڵێک دێڵێ خاڵۆ نەکەی ئامان تۆ بنووسە بۆ ڕەش و ڕووتی نیشتیمان ئەڵێ خاڵۆ تۆ بنووسە بۆ خوێنی سووری شەهیدان بۆ بێکەسێکەی کوردستان بۆ میلەتە هەژارەی کە بێنانە بۆ هەموو دایکەی چاوی پڕگریانە ئەڵێ خاڵۆ دڵم پڕە بنووسە بۆ باوکی شەکەت بنووسە بۆ باوکی مانوو بۆ باوکە ڕدێن سپێکەت بنووسە بۆ گەنجی پیر و گەنجی ڕووتی خۆشی نەدی و بنووسە بۆ کراسی ڕەش لەبەر مناڵێکی هەتی و ئەڵێ خاڵۆ دڵم پڕە تۆ بنووسە بۆ پێشمەرگە کوشراوەی شەهید بوو کەس باسی نەکرد بۆ زەنجینە دڵڕەشەی دەستی هانای بۆ کەس نەبرد خوا خاڵۆ دڵم پڕە بنووسە هەتا ئەتوانی ئەزانم تۆ خۆت و شیعرت بۆ زامم وەکو هەتوانی ئەوەش بڵێ کۆچی گەنجان ئەوەش بڵێ کۆچی گەنجان پۆل پۆل ڕۆشتن بۆ هەندەران چەندین مردن چەندین کوژران لە نێو شەپۆل و بەندەران خاڵۆ بڵێ توانام نەما لەبەر زوڵم و نادادوەری گوڵی هیوای زۆرێک مردن زۆرێک وەک گەڵا هەڵوەری لە دوای کەمێک ڕائەمێنم فرمێز لە چاوم ڕاگرم
ئیتر لەگەڵ ئەو دێڕانە جارێنا هەزار جار ئەمرم هەزار جار ئەمرم. خۆیان تۆ هەر هەوی بۆ زۆر نووسینەکان زۆر زۆر بەخێر بیت و دەستت خۆش بۆ شێرە جوانی پێشکەشت سڵاوی خۆت بە بینەران و بیسەران مامزگەێنەکە بورن ئەزیزانم خۆشحاڵم ئەمڕۆ لە خزمەتیەوەی ئازیزام هیوادارم هەموو کاتێکتان خۆشەویستی و شعر و ئەوینداری بێ دوور بن لە خەم و ناخۆشی. ئەمڕۆ لە خزمەت ئەو دوو پێشکەشکارە ئەزیزە و ڕادیۆ جوانەکەی گەڕیان میدیام هیوادارم کات و ساتێکی پرچێش بەسەربەرین سواز بۆیەوە. خۆشەویستان دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 1970 471 5264 یاخود 1950 725 پەیوەندیمان پێوە بکەن. ژمارە کۆڕەکەمان ڤایبەری ئازیزانی دەرەوە و ناوی وڵات دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. بە کۆمنتە جوانەکانتان خۆشحاڵمان دەکەن. زۆر باشە کاکە ژوانەمانوێ بینە لای بەڕێست و باسی سەرەتای هاتنە نێو دنیای شعری خۆتمان بۆ بکەین. چی بووە هاندەری ئەوەی کە تۆ بێتە ناو دنیا جوانەکەی شعر و ئەدەبیات؟ بێگومان هەرێک لێمە کە یەتە ژیانەوانێت چەندین خولای هەیە یان هونەر و بەهرێ هەیە بەڵام پێویستی بە بەرەبێدانە. منیش هەروەک گەنجێکی تر کە حەز و ئارەزوێکی زۆرم بۆ خوێندنەوە شعر هەبوو بە تایبەتی خوێندنەوەی شعر و مامی ئەزیزم بووناغەم ناز لێرەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە چاوی ماچەکەم کە و یارمەتی دەرێکی باشم بۆ کە خۆی شاعرێکی بەتوانایە بەڵام سەربازێکی وونە لە بواری ئەدەبیە بە شعرەکانی ئەو سەرسام بووم. دواتر خۆم لە شعر نووسین و نووسینە بینیوەتەوانی و پەرم بە بوارەکەیە. دەست چاوت خۆش بێت. لە چەند ساڵی وە نووسی کاکژوان لە ساڵی چەندەوە تۆ لەناو دنیا جوان؟ ڕاستی من ساڵی 2013 دەستم کردووە بە نووسین. پێشتر بە زیاتر متابعام کردووە و متاڵام کردو خوێندومە بەتە هەر لە منداڵەوە لە ناو کتێب و ئەدەبیات و خوێندنەوەی شعرابی بەڵام لە 2013ەوە لە 2013 خۆم دەستم کردووە بە نووسین. بەڵام نووسینەکان وەک ئەزانی سەرەتایی و زۆر ناتوانانی وەکو نووسینێکی تر بەراوردی بکە وەک نووسینی شاعیرێکی تر لەبەرەوە تەنها پەرم بەخۆمەوە تا ساڵی 2015 و 2016 ئەنجا نووسینەکانم بڵاو کردوتەوانێت. ئەنی بڵاوکردنەوەی شعرەکانی من لە ساڵی 2016 بووە. زۆر باشە. تا ئەم تەمەنەی کە شعر ئەنووسی شعر لای تۆ چییە کاکژوان؟ کاکە ئاشم خوێندنەوەی شعر یعنی شتێکی چەمکێکی ئەوە ئاسانی ئەمە بتوانین بە ڕستەیەک یان چۆنەڵی بە چەند ڕستەیەک بە کتێبێک تعبیری لێ بکەیت چونکە شعر جوانیکی هەیە لە هەر ڕوویەکەوە سەیریکەی مانایەکی هەیە. ڕەنگە لای من دەرمان بێ، ڕەنگە لای کەسێکە فیشەک بێ، لای کەسێکیکە لەوانێت جلی کوردی بێ، لای کەسێکە خۆشەویستی بێ، خۆشەویستی نیشتیمان، خۆشەویستی ئاین، یعنی بەپێی کەسەکانە گۆڕێ. بەڵام بەنسبەتنەوە شعر گۆرانی ڕۆحە، ئەتوانی خۆتی پێوە بنووسیتەوانێ خەم و ئازارەکانی خۆت و ئەوانەی وە خۆت و گەل و نیشتیمانیش بۆ و شعرە دەرببڕی. ئەتوانین بڵێن شعر چی بەخشی بە تۆ؟ شعر خوێنەری ئەزیزی بە من بەخشی کە لە شوێنێک کەسانێکە بینمەوە خوێنەری شعرەکانی منن، شعرەکانی مندا ئەی خوێندنەوە کاری بووەکەن ئەوە هەموو شتێکە بۆ من زۆر خۆشحاڵەیە یان بتوانم لە خەمی کەسێکم کەمەوە بە دێڕێک ئەوی پێبەخشی. کەس هەبوو بە هۆکاری شعرەکەت لە تۆ دوورکەوت بێت و یاڕەکنێکی لە تۆ گرت بێ؟ بێگومان ئارزوو خان ئێستا ئێمە ینی هەچ کەسە و ئازادە شێ هەو ئەبژێرێت و بیر و بۆ چوون و بیر و ڕای ئێمە هەمومان جیاوازە. ئێمە ڕەنگ تۆ ڕەنجێکت پێجوانە من ڕەنجێکی ترم پێجوانە، هەموو ڕەنگەکانیش جوانە، هەموو ڕەنگەکانیش بەیەکەوە جوانی ئەبەخشن. لە هەمان کاتە ئێمەش کە لە بوارەکەین و ئەنووسین مەرج نییە بەدڵی هەموو کەسێک بین و ئەوەش دروستە کە بەدڵی هەموو کەسێک نەبین. زۆر کات هەبووە کەسێک ڕخنەی دروستکەری لێگرتین، زۆر کات هەبووە کەسێک ڕخنەی ڕوخیانەری لێگرتین، بەڵام ئێمە بەدڵێکی فراوانەوە لێمان وەرگرتووە و تەنها یعنی تر کێشەمان لەگەڵەوە نابێت. سەبارەت بە نووسینەکانت دقێکی تۆم بینی کەمێک تەنز ئامێزە، پێت خۆشە لە هەموو بوارەکانە بنووسی یاخود ئەتەوێت پەیامی خواردبوونی کللتور و عادەتی کوردی ڕابگەێنیت؟ بەڵێ ئێمە وەک شاعیر ئەرکمان زۆر لەسرە لە ئێستادا لە دنیای سوۆشیال میدیاین لە دنیای عەسری سورعین شاعیر چۆن بڵین ئەو ئەرکەی لەسەرێتی وەکو جاران نەماوە، بەڵام جاران شاعیر مێژوو نووس بووە، وێنەگر بووە، یعنی ڕۆڵی هەبووە. ئێستش ئێمە بێ بەرداوامی لەسەر ئەو ڕێچکەیە ڕەنگە شعرێکی من کار لە زۆر گەنج بکە بیر و بۆچوونی بگۆڕێ. ئێمە ئەتوانین بە شعر دەستنیشانی هەڵەکانی ناو کۆمەلگا بکەین، دیارنا شیرینەکانی ناو کۆمەلگا هەمووی دیاری بکەین. بۆچی؟ چونکە شعر پەیامێکی ناسکە وەک ئاوێک چۆن بەبینی دار و بەرد و هەموو شتێکی بربەستا تێپەڕێ، شعریش بە هەمان شێوە ئێمە ئەبێ پەیامی خۆمان ئاڕاستە بکەین
ئەوەی وەرێگرێت خۆی ئیسپاداکە ئەوەشی وەری ناگرێت ڕۆژێکە ئیسپاداکە نەکەوتە بەر توانج لەبەرەوەی کە تۆ بابەتێکی بچووکت وەکو شەعر نووسێ بوو لەسەر با بڵێن ئافرەت و عادەتە ناشرینانی کە بەڵێ ئێستا زۆر کات من دەستەخەمە سەر دیارە ناشرینەکانی کۆمەلگا بۆچی بۆی خەڵک هۆشیار بێتەوە ڕەنگە ئێمە بەشتانێکی خراپەوە مەشغوڵ بین ئێستا لێمان نەکا بە نەخۆشی بەڵام دوای ساڵانێک لێمان ئەکا بە نەخۆشی قەیچێکە کەسێک گەنجێک لاوێک بە ئەتوانێت ئەو دیاردە ئەبینێ با من ئاگادار کاتەوە هۆشیاری بدا بە کۆمەڵگا منیش ئەوەی لەسرم بوو بێت وەک ئەرک و مافێکی خۆم وەک شاعیرێک ئەوەندەی لە توانامە هەبوو بێت ئەگەر بە دێڕێکیش بوو بێ ئەو هەڵە و دیارە ناشینانە ئاماژە پێ کردووە بەڵام نابێت گوێ بدەین بەوەی کە چێ لەگەڵ تۆیە و چێ دشی تۆیە هەموو کاتێکیش هەمومان یەک بیرۆڕا نابین لەبەرەوە بێ هەموو کاتی ئامادەی ئەومان تیاابێ توانسمان تێبیگیری و توانسمان لێ بگیری دەستەکانە خۆش بەڵام هەچانە وەکو نووسەر تۆ ئەمەد کردووە بەڵام کاکاش من پێم وایە ئەو بابەتانی کە سەبارەت بە ئافرەتە یاخۆ دیاردێکی ناشرینی یا گەنجی بۆ ئەم سەردەمە باز نەکردنی باشترین ڕێگەی بۆیە کە ئەم دیاردەیە کە بکەیت ئەو باشترە یاخۆتەوە تا بەردەوام قسەی لەسەر کرێ ببێ بە بابەتێکی گەورەتر بەڵام لە هەندی حاڵەتش هەیە ئارزوخان ئەگەر ئەو بابەتە بابەتێکی دزێ و ناشرین بێ لە ناو کۆمەلگایە شاعیر بە ئەرکی خۆیان زانێت کە وەکو دڵسۆزێکی ڕاستەقینەی کۆمەلگا هۆشیار بکاتەوە کۆمەلگا هۆشیار بکاتەوە لێ کە تکایە بەو ڕێگەیە مەڕۆن لە بگەڕێنەوە بۆ شاعرانی کۆن وەک فایق بێکەس و شاعرانی کە لە بابەتە کۆمەڵایەتەکان ئەلبەتە لە شعرا لقێکمان هەیە لقی کۆمەڵایەتی ئەو شاعرانی کە لە بواری کۆمەڵاتیان نووسی و هەتا بە شێخ ڕەزای تاڵەبانیش بگات هەمویان بە پێویستیان زانێ و کۆمەلگا ئەگادار بکەنەوە لە هەموو ئەو خەلەلانەی کە هەیەی لە هەموو ئەو شتانەی کە دەبێتە هۆی ئەوەی کۆمەلگاز دەرەرمەند بێ بۆیە شاعران خۆیان بە مامۆستا و خۆیان بە فەیلسوف و خۆیان بەزانە ئەزان بە ئەرکی خۆیان نزانن هاوت شێوەی مامۆستایەکە لە ناو قوتابخانەدا دەرێزەڵێتەوە ئەمیش بە شعرەکانی وەکو قانعی ڕەحمەتی هەزار ڕەحمەتی لێبێ هەتا ئەمڕۆ شعرەکانی باوکان بۆ منداڵەکانی خوێندنەوە بۆی پەروەردەیەکی جوانی بدەن ببوورە ئارزوخان ئەفما مەساژێن زۆر کات ئەم سۆشیال میدیای شتێکی ئەوەی خراپە فلتەرێک نییە تێیپەڕێنێت کە تەمەنێک سەیری بکە تەمەنێک بیبینێت لەبەرەوە ئێمە تەمەنە جیازەکانمان هەیە کەسانێکمان هەیە تەمەنیان لە تەمەنی هەرزەکاریە با بڵین هەموو شتێک وەرئەگرن ڕەنگە نەتوانێت باش و خراپی خۆی جا بکاتەوانێ ئەو دیاردەیە وازانێ شتێکی باشە وازانێ عرزکردنی خۆیان بە جۆرێک نواندنێک شتێک لەو بابەتە وازانێ باشە ئیش دووبارەی ئەکاتەوە لەبەرەوە کولتوری کوردی بەرەو لە ناوچوون ئەسێ ئەو کاتە ئێمە بتوانین لە ڕێژەیەکە کە بتوانین کۆنتترۆلی بکەین ئەگەر بە شارێک بێت یان بە هەر هۆیەکەوە بێت باشتر لەوەی کە لە کۆنتترۆل دەربچێت زۆر باشە کاکەشفان ڕۆژێک دێت ئیتر ئازیزێکت نهایەتەوە ماڵەوە ئازیزانمان لە کۆمنت داوای ئەو شارەت لێک چاویان ماسەکەیان لە خزمەت فەرنا طبعاً تێکستە ساڵی 2007 نووسیمە ئەزەکەم ڕوونکردنەوەی پێبم بۆ ئازیزان و خۆشەویستانم کە لە زۆر پێیج و زۆر گروپات و ئەکاونتدانراوە بە بێ ناویان جاری وایە ناوێکی خوازراوی لەسرە هیوادارمەوە بگاتەوە بە ئێوەی ئەزیز هەر کەسێکیش لەو تێکستە گومانی هەیە من نەتوان بە بەڵگەوە بۆی بسەلمێنمکەوە تێکستی خۆمە قەدری ئازیزانت بزانە ڕۆژێک دێت ئیتر ئەزیزترین کەست نایەتەوە بۆ ماڵەوە شەوێک دێت ئیتر جێگای نووسنێک هەرگیز ڕاناخرێت لە ناو مۆبایلەکەتدا ناوێک و ژمارەیەکی بێوەڵام تابەت خەزن ئەبێت ڕۆژێک دێت ئیتر ئەزیزترین کەست نایەتەوە بۆ ماڵەوە شەوێک دێت ئیتر جێگای نووسنێک هەرگیز ڕاناخرێت لە ناو مۆبایلەکەتدا ناوێک و ژمارەیەکی بێوەڵام تابەت خەزن ئەبێت لە نێوەلبوومی وێنەکانتدا هەندێک وێنە دەردێنیت کە ئیتر چاوەکانت جورئەتی بینینیان ناکات بۆنێکی خەمگین جێدەمێنێت کە لە هەر کات و لە هەر شوێنێکدا هەستی پێ بکەیت قورساییە خاتە سەر سینەت ساڵانێک دێت بۆ ئەودانی چەند گوڵێک و قسەکردن بۆ تاشە بەردێک هەموو هەینیەک چەندەها کیلۆمەتر دەبڕیت قەدری یەکتر بزانن
ڕۆحی یەکتر ئازار مەدەن مرۆڤ گەر بزانێ دەرفەتی بێکەوبوونی چەندە کورتە هەرگیز کارێک ناکات لەگەڵ ئازیزانی دوورکەوێت. ڕۆشتوو بوو ئەزیزەکەم کۆچی دوایی کردووە ڕۆحی بەرسەفڕێستا لە ژیان نەمەوە هیوادارم ڕۆحی ئاسوو دەبێت بۆیە ئەو نەجوان چۆتە ناو خەڵکەوە. کاک شوانەوەی کە لە شعرەکان تایبێنم زۆر گرنگی بە وێنەی شعریە دەی ئایا لای تۆ تا چەند گرنگە شاعیر لە شعرا گرنگی بە وێنە بدات؟ بێگومان ئوستازیان خۆی شعر خاوەنی مۆسیقا و وێنەیە تا تۆش بتانی ئەو وێنێ بە جوانترین شێوە ئاوێزانی ڕۆحی خوێنەر بکەیت شعرەکە ڕەنگە زیاتر بچێتە ناو خەڵکەوە زیاتر هەواداری خۆی هەبێت بەو شێوەیە کە تۆ باسی شتێک ئەکەی ئەبێ وێنای کەواتە تۆ لە شارەکانی خۆتا هەوڵەدەی بیستەرەکەت خوێنەرەکەت بکەیتە ناو ئەو دیێڕێکە لەو لە حسەیان نووسراوە بگەیتە ناو چوارچێوەی ئەو خەیاڵی کە بۆت نووسیوە. زۆر ڕاست دەست چاوت خۆش کاکە شوانگیان. کاکە شوان شاعیر بوون لای تۆ چی ئەگەینێ؟ باسی شعر ماگرم جار ببین لای شاعیر بوون ئایا بەلای تۆوە مرۆڤی شاعیر چی ئەگەینێ؟ شاعیر کێ؟ شاعیر ئیشی چیە لە ناو کۆمەڵگەیە؟ بێگومان شاعیر ئەرکی زۆر ئەگەر پێی بزانێت هەروە خۆت ئێستا ئاماژەت پێ داوتم شاعیرمان هەبووە لە کۆناوکو مامۆستا دەرسی وتوەتەوانێت شاعیرمان هەبووە ڕەنگە ئێستش لە زۆربەی خودبە ئاینەکانی ڕۆژانی هەینیدا مامۆستامان هەیە شعری شاعیرە کۆنەکانمان ئەخوێنێتەوانێت لەبەر ئەوە شاعیر ئەرکی زۆر لەسەر ئەگەر پێی بزانێ وە بە دڵسۆزی و بە ڕازگۆیی ئەرکەکەی خۆی بکەێنێت ببوورە ئەرکی زۆرە بەپێی ئەرکی خۆشی ئەتوانێت لەو ینی چۆنەڵێ لەو بوارەیە خۆی ببینێتەوانێت زۆر کات شاعیر ئەتوانێت ڕۆڵی دکتۆرێک ببینێ بە نووسینەکانی زۆر کات مەسەلەن خوێنەر هەبوو توێتی کە من نووسینێکی تۆن خوێندوێتەوانێ پێی گۆڕاوم کابرا لە خەمێک لە دڵتەنجیەکە بووە دنیای لێبچووک بۆتەوانێ بەڵام کە دیێڕێکی گەشتبینانەی شاعیر ئەبینێ بۆ دیێڕە هەڵ ئەسێتەوە لەبەرەوە کاکە ئارامنامەی خۆشەویست لە کۆمنت تاڵێ هاشم گیانە و شعری ژوان تەنیا بەدەنگی من خۆشە دێ کاکە ئارامگەین شڵات چاوەڕێ پەیوەندی دەکەم پەیوەندیەکمان پێوەکەەوە شعرمان بۆ بخوێنەوە یان ئەگەر نزیکی لە ڕادیۆ هەر لە خزمەتە بین تاجی سەرمان کێ کاگۆسکار کاک ئۆسکاری بەڕێز سڵاو عەشرەت موختەر کوژێکتان پێوەنێ ڕێز و احتراممان بۆ هەموو خۆشەویستان هەموو ئازانی کە بەردەوام لە لایڤەکە لەگەڵمانان گوڵی تەمەند دەڵێ و شعرە لای من زۆر شیرینە ڕێزم بۆ شوانی گۆڵ کۆمنتێکی زۆرت بۆن هاتووە سپاس بۆ هەمانی کۆمنتیان نووسیوە بۆچی دووری لە چاوی تیڤیەکان ئەو کاری چییە؟ ڕاستی من ینی ئەتوانم لەم تەمەنێکی زۆرم بخوێندنەوە با بڵین کوشتووە چونکە لەبەرەوەی خوێندیش لەم ڕۆژەوە بەداخەوەی لاتوە ناتوانێت زۆر ئیسپادی لێ بکەیت بەڵام تەمەنێکی خوێندنم بەڕێ کردووە دواتر بە بۆنەی ئیش و گوزەران و ئەم دوو ساڵی کۆتاییش بە تایبەت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی چالاکیەکانی هەموو تیڤی و کەناڵ و کۆڕ و کۆڕی شعریەکان هەمووی وەستێنراوە ئەوە هۆکاری زیاترە بەشی خۆی کەم تا زۆر هەر هەبووە بەڵام ڕەنگە تۆ هۆکارێکت هەبوو بێ بۆ ئەوی ڕاستی خۆشم ڕەنگە زۆر هەوڵم بۆ نایابێ و کەسانی وەک ئێوە باشیش دەگمەنە ینی لەگەڵ ڕێز و حرمەتم زۆر جار لایەنەکان ئەچێتە بواری یەکتر ناسینی کەسەکانەوە یان لە ڕووی حیزبیەوە یان لە ڕووی هەنێک لایەنەوە ئەنجا ئەو کاتە ئاسانکاری بۆ شاعیرانە خۆم پەرستارم پەرستاری شعرێکت هەیە لەسەر پەرستاری ئەم عەشق و شعر و پەرستارێ یەکسانە بنەوە بۆنە دیداری یار ئەوە هەمووی دەوایە مامۆستا خۆی لەوە لەو بوارە شارە زیاترە کەواتە با بێنە پەیوەندی نێوان عیشق و شعر عیشق و شعر ئەکرێ بڵێم وەک گوڵ و بولبول وایە بەیەک نابن بەیەک نابن مامۆستا باش لە دیدی ژوان عەزیزەوە عیشق چییە؟ لە دیدی ژوان عەزیزەوە چۆن ئەڕوانی بۆ عەشق ئایا بەڕای تۆ مرۆڤەکان لەم سەردەم و ئان و ساتەیە وەکو خۆی لە عەشق گەشتووە؟ نەخێر بەداخەوە بەداخەوە کەسانی ئێستا لە عیشق تێناگەن وازان ئیشق هەر پارە و شتی دنیای و شتی کاتیە یان ڕوخسارە ینی عەشق تەنها ئەوە نییە عەشق پڕە لە جوانی پڕە لە مۆسیقای ئارام کاتێک دوو ڕۆح لەگەڵ یەکە ئاسوودەن بەختەوەرن ئەوە سەرباری هەموو شتێکی دنیاییە
ئەو شتانە ئەکرێ بەدەست بێ ئەکرێ کۆتایی بێ بەڵام دوو ڕۆح ئەگەر ئاوێزانی یەکتر بن لەو دنیاش ئەو عشقە کۆتایی نایەت. کاژبان ڕێیەک هەیە دەڵێ کاتێک دوو عاشق بە یەکەگەن ئەو عشقە کۆتایی دێ ئایا تۆ هاوڕێ ئەم ڕێیان پێت وایە ئەبێ و کاتە عاشق دەست پێ بکات؟ ئەو ڕاستە ئێستا بەڕای من لە دیدی منەوانێ گەشتن بە معشوق نابێتە کۆتایی ئەو پەیوەندیە بۆچی لەبەر ئەوەی تۆ پێی گەشتووی تەنها لەگەڵ ئەوە ئارام بوویتەوە تۆزی کە کورد وەستای کەمێک وەستایی ئەوەیە کە ئێستا لە پەیوەندیەکایە بۆ ناتوانێت بڵێ دوورگەوتنەوە نا ئارەزوخان بۆ شوێن نییە بەڵام ویستم بە جوانترین تعبیر بۆ ئێوە ڕوونکەمەوانێ کاتی ئەگەی بە معشوق تەنها ئارامە بیتەوە خۆم لە دێڕێکاڵم بە من بگە تا ئارام بم وەگەڵ کاتی ئازارشکێن ئەگات بەجێ ئازارەکە کاتێک ئازارشکێنێک ئەخۆیت تەنها ئازارەکەت کەمەکاتەوانێت گەشتن بە عشقیش بە هەمان شێوەیە کاتێک کە تۆ بە معشوق ئەگەی تەنها ئارامە بیتەوانێت بەڵام ئەگەر لەو دابڕێ و کاتە کاگەشتبان بۆیان نووسی چی هەیە بۆ ڕۆشتوەکەم هەر خۆشەویستی خۆشەویستی ڕێزمانە پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە دایکی ئاریا هەریات سڵاوت لەبێت دەنگت بە باشی نایەت کار جەزاوەیە جوانگوێم لێت سڵاوت لێبێگیان ئێستا زۆر باشوارەت باش سڵاو لە ئێوەی بەڕێزیش سڵاو سەرچاوان دەستخۆشی لەو بەرنامە جوانەکانەکەم زۆر سپاس بە خێراتنی ئەو شاعیرە بەڕێزش ئەەکەم زۆر سپاس خاتونی بەڕێز هیوادارم مادەم شاعیرێکی ئەوە سەرکەوتووە و گەنجێکی ئاوا بەڕێزی جوان من زۆر سەرسامم بە شعرەکانی بە تایبەتی شعری دایک لەگەڵ شعری ڕۆژێک زیکرین کەسی ناگەڕێتەوە ئەتوان ئەو دوو شعرەمان پێشکەشکەن وە هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەین چای هەمووتانمان دەکەم زۆر سپاس بۆ پەیامی بەڕێز دەستت خۆش زۆر سپاس لە کاتم گرتن زۆر خۆشحاڵم سپاس بۆ پەیوەندیەکەت خوات لەگەڵ بێ ئێوارێکی خۆش لەگەڵ ئێوە خواتان لەگەڵ ڕەنگە سەرەتای بەرنامەکە ئاگای لێ نەبوو بێ ئەگەر حەجی عەباس حسەیناوی کاکە هاشم ئەحوبەک والله ئەهنی ئەحوبەک کاکە حەجی عەباس مەمنون سپاس بۆ بیسەرانمان کە بەردەوام لەگەڵمانان کاکە ژوان بچینە لای شعرێکی ئەوینداری ئەگەر تۆش وەک ئەوانی کەی ئەگەر تۆش وەک ئەوانی کەی توخوا زوو پێم بڵێ هەتا ملپێچت بۆ چنین نەکەم زوو پێم بڵێ تا وێنەکەت لە چوارچێوەی دڵم نەکەم بڵێ تاکە بیرم کردی تێر بۆنەکەت هەڵ نەمشم بڵێ تاکانیاوی هەستم لەبەر پێتدا هەڵ نەڕژم زوو پێم بڵێ تا نەخۆشی هۆگریت نەمگرێتەوە زوو پێم بڵێ تا نەخۆشی هۆگریت نەمگرێتەوە تا خەیاڵی بەر لە خەوتن بە تۆوە نەمبەستێتەوە زوو پێم بڵێ تا ئارەزووی ژوان سرم داگیر نەکا تا کاتژمێری بیناییم ڕێی بێتۆیم هەژمار نەکا زوو پێم بڵێ نەکا دڵم باوەڕ بکە زوو پێم بڵێ من هەردوێنێ کە زانیم تۆ خۆشت ناوێم بتی جوانی خەیاڵەکانم تێکشکان ئەو گوڵانەی بۆ پەنای گوێت ئاوم ئەدا یەکێک هەموویم هەڵوەراند من هەردوێنێ کە زانیم ڕانایی لە من کە زانیم بۆ چۆڵی ماڵم نابی بەژن تێگەشتم نەک هەر لە ڕۆژم لە ساڵیشم دوورە جەژن
من هەردوێنێ کە بینیم پەرچەمی شێوا و ڕەشی بەرچاو کلیتکا و کە بینیم فرمێسکی ساردی لە چاوا مرد و قەتیسما و تێگەیشتم چۆنە مەرگی تازە بێچووی هەڵتروکا و تێگەیشتم لە قرچەی شکانی دڵی دایشی ڕۆڵە شەید کراو تێگەیشتم چۆنە ئێشی جەستەی سوتا و شکا و خنکاو تێگەیشتم لە هەستی پەستی کچێکی بە شەرەفی ئەتکرا و تێگەیشتم کە تۆش چۆنی وەک خاشێکی داگیر کرا و گرژ و مۆن و بێتاقەتی وەک جلی بەری هەژارێک چڵکن و شڕ کۆن و دڕا یاخوا بەخێر بێت تا شپانێکیە دڵمان باشە بۆ شعر بۆ گۆرانی ڕەنگە گونجاو نەبێ یەکمان بۆ بڵێ ڕەنگی زۆر خۆشە زۆر ڕێز پاسم هەیە کۆپلەیەکی ڕێزسڵام بۆ هەیە ئەو گۆرانیمان بۆ بڵێ کە شعرەکەی خۆتە دواتر باسێکی وشمان بۆ بکە کۆپلەیەکمان بۆ بڵێ ڕاستی شعرم زۆر بۆ هونەرمەندان نووسیوە شعرم کراوە بە گۆرانی ڕێز سڵام هەیە بۆ هونەرمەندانە چیان ماچەکەم بەس ئێستا نازانم باسی کام گۆرانی یاکەن هەچ کامەیان بێ گرنگەوەی شعرەکەی چۆ بکرابێ بە گۆرانی شعرێکمان کاکە میرشاد کردوێتی بە گۆرانی تازە بڵاو بۆتەوانێ ئەڵێ دڵی شکاوم تیمار ناکرێ خۆخەم لەم دڵام هەرگیز نابڕێ هەرچی ئەناسم ئازارە بۆ دڵ نازانم دنیا چی ئەوێ لە من تر درێژەی هەیە ئاوازەکە چی لێ هاو ئازەکە ئاخردا ئارەس و خامە ماقەم وەکەی ئەوە تا داوایان کردووە بڕواکە دڵم خۆش نییە گونجاو بە نییە کورتی بڕواکە ناتوان زۆر زۆر ببوو زۆرت لێ ناکەیم ئەوترەوە داوای هاوڕێکەت بوو چاوتان دڵی ماسەکەم شکان. ببورن بانەش هەر هەمان پرسیاری هەبوو هەم پرسیاری خۆشمانە کە باسی و گۆرانی بێژانمان بۆ بکە کە بە ویستی خۆت شعرەکانیان بردووە خۆت پێشکەشت کردوونیان ئەوە تا بردویانە و بەبێ ئەوەی کا پێت بڵێن ڕاستی هەنێک هونەرمەندان داوای شعریان لێ کردوم ڕەنگە پێم گونجاو نەبوو بێت زیاتر هونەرمەندە میلیەکان ڕێز و سڵاو بۆیان هەیە چیان ماچەکەم ئەوانم ڕەت کردوێتەوانێ بەڵام کاکە هونەرڕانی لێرە ڕێز و سڵاوم بۆی هەیە و پورزای خۆشەویستمە زۆر شعری منی کردووە بە گۆرانی یەکێک لەوانە ئاڵێ ئەوێڵێ جارێ نەبوو دڵتەنجی بنەخشێنی بەڕوومە گۆرانیشی تری هەیە لێ بەخوایان دەبیر یەکەم باڵم هەبا بۆی دەفریم گۆرانیشی تری هەیە ڕاستی شعرەکەم بیر چێتەوانێ زۆر هونەرمەندی کەش بێپرسی خۆم شعریان کردوم بە گۆرانی بەڵام ئاماشم پێ نەیەوە دەستەکانی خۆش بێت سەرکەوتووی بەخێر بێتەوە کاکە شوان دەست چاوت خۆش بێت کاکە شوان ئایا مەرجە شاعیر چیرۆکێکی تاڵی هەبێت بۆ ئەوی بتوانێت ئەو شعرانە بهێنێتەوە ڕاستی ئێمە لە هەمومان لە ژیان هاتووشی ڕووداوی خۆش و ناخۆشەوی ڕەنگە ڕوودا و خۆشەکان وامان لێ بکات شعرێکی جوان بنووسین شعرێکی دڵداری ناسک بنووسین زۆر ڕووداویش هەیە وا لە شاعیرەکە ینی ئازارێکی پێەیە کە لە کاردانەوەی ئەو ئازارەیە شعرێکی تراژیدیای جوان بێتە بەرهەم بێگومان بەڵام مەرج نییە شاعیر بە ڕووداوێک لە ژیانیا ببێ بە شاعیر من خۆم پێش چەندها ڕووداوی ناخۆش لە ژیانمە توانای نووسینم هەبووە نووسیومە بەڵام ئەکرێ بڵێم ئازارێک هۆکار بووە بۆ ئەوەی زۆر جوانتر بنووسم زۆر داغێکتر بنووسم زۆر باشە بەس کاکە شوان من پێم باشە تۆ مادەم ئەم دەق و تێکستە جوانانە ئەنووسی هاوکارێکی باشی هونەرمەندانیش بێت چونکە ئەوانیش حتمما هەر کەسێک شعرەکە دەخوێنێتەوە هەستەکە کە ئەمە لەگەڵ ئاوازی دەنگی ئەوە دێتەوە یعنی شعرەکەتی خۆشێ وەکو کۆرپەیەکی قژزەردی خوێنشیرین ئەکاتە ئاهەمیەتەوەی شەڵا هاوکاری هەمویان لە خزمەتی هەموو هونەرمەندانم چاوی یەک بێشیان ماچەکەم هاوکاری زۆریشیانم کردووە لێرەوە هیوادارین هاوکاریشەکەی بە تایبەتی هاوکاری هونەرمەندانی میلی
من لە خزمەتی هەمویانە بەڵام لێرە ئەمەیە ئاماژە بە شتێک بم زۆر کات ئێمە دەست ئەینە شتێک کارێک بەڵام ئەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین یعنی زۆر هونەرمەند هەیە لەگەڵ ڕێزمە ئەمڕۆ هونەریشان ناشرین کردووە هونەری میلیشان ناشرین کردووە هونەری میلی شاناسیە بۆ گەلی کورد بۆ کورد زۆر ڕاست جێی خۆی کاری چیە کە شعرەکان نایت بە هونەرمەنزانی میلی هەندێکیان کاکجەزا لەو دیۆڕمکردنەوەی یا بزانم هۆکارەکەی چییە کاکجەزا عزیز و خۆشەویستە وەک وتم هەندێک هونەرمەندمان هەیە ئەتوانین بڵین خۆی هەڵواسیەوە بە هونەرە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆیەوە ئەی ناچەنا هونەرمەندیکە بووە لێرەوە کاکە حەمە بابانی کاک بڕێ ڕزگار کاک ڕەوەز جەزا علی ڕەمەزان ئەوانە هەمووی ینی هاوکاری هەموویم کردووە کاکجەزاڵێ من لێ تێگەم ڕەنگەمە بەستی ئەوە بێ کە هەنێک ئەیکا بە شێوێنن ڕاستە لەگەڵ بەندەکانە تێگەڵ یەکەن بەستی ئەوەیە ئەو هونەرمەندێکی میدیە و بخۆ لە تۆ تێگەیشتەکانە خۆش ئەمارە لە ڤایبەر تێر بکەین هەڵێگرن بەڵێکیان لە خزمەتانە چینە لای بەرهەمەکانت کە بە PDF بۆچی چاپت نەکردوونت کردوە بە کتێبێک هۆکارەکەی چییە؟ ئایا PDF باشترە بۆ خوێنەری ئەمڕۆ یا کۆت کتێبەکە؟ بێگومانیە مازانی چێژی خوێندنەوەی لە پەڕۆدایە لە کتێبایە جوانی هەرێک لەو شعرانە ئەگەر لە پەڕەیەکە خۆمان بەرجەستە دەستمان بەر پەڕەکەی کەوێت چێژی زیاترە وەک لەوەی کە تۆ لە ئامێرێکی ئەلکترۆنیا بخوێنیتەوانێ بەڵام لە ئێستا ئامێری ئەلکترۆنی کە بۆتە هۆی کاراسانی زۆرێک لە کارەکانی ڕۆژانەمان بۆ شعریش بە هەمان شێوەیە لە ئێستا ئێمە لە دنیای سۆشیال میدیا و سەردەمی پێشکەوتوین PDF ئیشێکی زۆر باشی کردووە ڕەنگە من پەرتووکێک چاپ بکەم نەگات بەدەستی هەموو خوێنەرەکانم خۆزانی لە ئێستادا خوێنەرمان هەیە مەسەلەن لە شارە جیاجیەکانی کوردستان لە دەرەوەی وڵات خوێنەرمان هەیە ئەو کتێبە ناگاتە دەستی یان ئەتوانین بڵێن درێنتر پێی ئەگات بەڵام PDF ئاسانکاری زیاتر کردووە لە ئێستاش ڕاوەک ئەزانم زۆر یعنی ئیشی باشی کردووە هەم بۆ خوێنکاران هەم بۆ خوێنەران هەم بۆ شاعیران لەبەر ئەوەش من یەکەم بەرهەمم کە ساڵی 2016 بڵاوم کردوێتەوە بە PDF ئەو کاتە پێم وابێ سەرەتای داعش و بواری خوێندنەوە زۆر داڕما بوو لەبەر ئەوە من پێم باش وتم لە ئێستادا خوێنەر مادەم زۆر مۆبایل بەکارێنێ ئەتوانین لە مۆبایلەکەشە مەجای خوێندنەوە بۆ خۆی بکاتەوانێ بۆیە ئەمە یەکەم هۆکار بوو دووەمیش دووەم بەرهەمم کە بڵاوم کردوانێ پێم خۆش بوو بە خۆڕای بۆ خوێنەرەکانم بۆ هەمویان کە بەرهەمێکم بە ناوی ژیان و سەرنجپێک دێ لە 155 پەند وتە لە نووسینی خۆمە پێم خۆش و ئیسفادە بکەن هەر ئەوە هۆکارە کە تۆ دەقەکانت کورد ئەنووسی؟ بەڵێ بۆیە کورد ئەینووسم بۆی زووتر بگات ئێمە ئەبێت مامۆستا ئێمە ئەبێت لە سەردەمێکە ئاژین لە نێوان کۆن و نوێ ئەبێ ئێمە خۆمان گوجێنی لەگەڵ ئەو دۆخەیە بە دڵی چینی کۆن بین لەگەڵ چینی داهات و چینی نوێ ئەمجی لە نوێی ئێمە ڕەنگە زۆر کەمتر بەرکەوتنیان هەبێ لەگەڵ کتێب و خوێندنەوە ئەبێ ئێمە وایان لێ بکەین حەز و خولیان بۆ خوێندنەوە هەبێ لایەن دروست بێ ئەبێ ئەو ڕێگە هەڵبژێرین کە ئەوان ئەیانەوێ نەک بە ڕێگەی خۆمان بەو شێوەیە کار ئاسانیم کردووەی تر ئەوەی لەسەر شانێمە بیکەین سپاس باشە باسێک لە ئەو کتێبە بکەین بە ناوی ژیان و سەرنج ڕاستە ناوڕۆکەی باز لە چیەکات پێک دێت لە کۆمەڵە پندێک کۆمەڵە وتەیە کە ئەکرێت لە جێگەی چەندین ڕۆمان و خوێندنەوە تۆ ئیسفادی لێ بکەی ڕەنگە تۆ چەندین دێر بخوێنی تەوانێت 20 دێر دێر بخوێنیتەوە ئەنجا یەک دێر مەفهومێک ئەیاتێ پندێک ئەیاتێت تۆ ئیسفادی لێ بکەی بەڵام من کە ئەو پەندە نووسیومە یعنی لە 4 دێڕا پامێک بە تۆ ئەبەخشێ بیرکردنەوەت ڕەنگە تەسیرکا لە بیرکردنەوە تۆ پێی کاریگەرەبی باشە کاکە ژڤان پرسیارکمان بۆ تۆڵە بێجگە لە هونەرمەندان هیچ شاعیرێک شعری کاک ژڤانی لە تێکستەکانی بەکارهێناوە بەڵێ بەداخەوە زۆر ڕوبەڕووی حاڵەتە بوویت زۆر ڕوبەڕووی ئەو حاڵەتە بوومەتەوە بەڵام جار بووە حاڵەت هەبووە تێکستی خۆم براوە بەکارهێنراوەتەوە کەڤەری کراوە وشەی نوێی بۆ زیاد کراوە لەگەڵ نووسەرەکەشا قسەم کردووە وتمە بەڕێزم ئەم تێکستە هی منە بەڵگەم هەیە ئەمە نووسینی منە لە سەر خۆت ئەکەوێ بۆ خۆت جوان نییە بەڵام کابرا نازانام یعنی چۆن ویژدانی قبول ئەکا بەتاخە یعنی کە بۆ ئەزمموی خۆشی ئەوە هەر
زەرری لێە نەک بڵێ ئیسپادەی لێکە ئەو حاڵەتە ڕوویداوە بەداخەوە بەڵێ ئەمە دەکەین ئینشەڵا هەرچی زۆر کتێبێکی چاپکراوی بەڕێز ببین لە کتێبخانەکان کاک ئەمیر ڕەفعەت هەر ئەو بەڕێزە بوو کە داوای گۆرانەکەی لێکردی بە دڵێکی شکاوی ناوتی با دڵم بشکێنێ نووسوێتی چاوەڕێ بن من بۆی ئەەکەم بە کتێب ئەمە لێرەوە ماڵە لە سەرەوە بێ بۆی بکەی بە کتێب بانە سڵاوانێکیان ئەڵێت تا ئێستا شعری بۆ کەسی تایبەت نووسیوە شارەکانی هەمووی تایبەت کەسەکەش تایبەت کاکە درستە بە پێکەنی وەڵامان مێرە وایە پێەکانی نیژمانە بانەگیان وەڵامەکەت وەرگرت چیت هەیە بۆ هێمن بەرزەنجی ڕێز و سڵامان بۆی هەیە باش کاکە هەستیاریش ڕێز و احترامی هەیە بە ڕێزت ڕێزی هەیە بۆ بەرنامەکە پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەد سڵاوت لەوێ هەزار جار پیرۆز بێت ڕۆژی هاوسەرگیریمان ئێستا گەنجیمان هەتا ڕۆژی پیریمان ئەی هاوڕێ جوانەکەی ناو ڕێگای دوور و سەختم هاوسەری خۆتەوی دڵداری عەکسێ دەستم پیرۆز بێت ئەو ڕۆژەی بوویتە هاوسەر و هاوڕێم دڵم بە تۆ بەلدا هەر توێک بێت بێگاوڕێم دڵ و دەروونم سادە بەڕووناچی ناوی تۆ بەهەشت و واڵای تۆ خۆشە خۆتمە تۆ چراخان ئەکیل ماڵ و ڕێگاوزانە ئەبمەمۆم و ئەسیدێن ئەمڕۆ جێژی قوربانە وێنەی بکێنیتم لە پێ چاو هەڵواکووە یادی بەردەوامی من ڕۆژە تۆم ناسیوە ناتوانم لێک بێدم ئەسیستیم کە نەتبینی تۆی ئارامی دڵم هاوسەر و هاوزینم گوڵت پێشکەش ئەەکەم لە بڕی ناز و سەرمەکەت دڵی خۆمت ئەدەمێ لە بڕی نیگا گەرمەکەت سڵاتان لێ پاکاتان باش سەد سڵاو لە تۆ خۆشەویست هەمیشە پڕ عاشق بی هیوادارم ئەم ئێوارە هەر بەڕاستی گوڵی پێشکەشکەی کاک ئەحمەد بە قوربانی تۆ ناچی کاکە هاتووە زۆر سپاس دەست و چاوت خۆش ماوەیەک بەر لە ئێستا یادی هاوسەرگیریت بوو کاک ئەحمەد چی ئێستا لە ساڵێکا دوو جاریا دەکرێتەوە مانگێک بەر لێ ئێستا بوو باز گوتم بە ئەوەی پێشکەش بکەم زۆر باشە هەر هەبت پێکەوە دەستەکانت خۆش بۆ میوانە خۆشەویستەکەمان کاک ئەحمەدی بەڕێز کاکە ژوانە و گەنجە جوان نووسە دەستان خۆش بێ دەست بۆ تۆ بەرنامەتان لێ دەکەم بە خێراتنی ئەو ساعیدە لاو و حەسناسکە دەکەم یا خۆ لەشتان ساق بێ سەرکەوتو بن ئینشاءڵڵا زۆر زۆر سپاس دەکەین کاک ئەحمەدیان چی تێ بە بەرنامەکەمان کاک ئەحمەدی بەڕێز وەڵڵا دەستان خۆش بێ بەرنامەیەکی جوان بە هیوا باشتر و باشتر و باشتر بن سپاس بۆ تۆ دەستەکانت خۆش بێ ئارە دوخانە و شعرەکە گوتم ئەوە شاری مامۆستا ڕەشید کەرکوچیە بە حەقی نەخۆم بیکەمە شعری خۆمەوە شعرەکەی یاو بوو کاتی خۆی پێشکەشی منی کرد مرۆڤی جوان پێشکەشی هاوسەرەکەم کرد دەستی هەمووتان خۆش ڕەشیدی بەڕێز هەر مامۆستا ڕەشید بڵێ بە شارەکە تا تێپەڕین ڕێز سڵاو دەستان خۆش بێ و سەرکەوتو بن ئینشاءڵڵا کاتیش خۆش بێ دەستەکانە خۆش بێ کاک ئەحمەد خوا دەگەڵ بێ حەمە بابانی ئەڵێ بۆ جوابی چێل نادانەوە دوو جار نووسیوێتی پەیوەندێکی ترمان لەگەڵە کاک عەمار ڕەفعەت کاک عەمەر لەسەر هێڵماوە کاک عەمەر سڵاوت لێبێ السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته ماشين حواستان زۆر سپاس قوربانگیان خۆشحاڵین کە پەیوەندیت پێوە کردین ڕێز و سڵاوم بۆ کاک شیڤانجان چای مازەکەم هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم قوربانە دەسیسی ڕێزی کاکیان زۆر سپاس کاک شیڤانەوە وەڵڵا داواکاریەکم لێ کاک شیڤانەیە فەرموو بەخوای هەر دەبی گۆرانێکمان و برێ ئیترەوە ئەیکەنە شەڕی ئێوە ئەم جارە نابێ لێ دەرچێت هەڵبەتە ئەزانێ کە دەنگت خۆشە چیت هەیە مۆسیقاتەوێ زەربتێ هەموو شتێ حازر واکە ئەمارجیان بەسەر چاو ئەگەر مەجال بوو لە کۆتایی بەرنامەکان پێشکەش شتێکەکەی باش کاک شیڤان زۆر باشە چیترت ماوە بۆ ئێمە کاک ڕەفعەت وەڵڵا هیوای سەرکەوتندا بۆ دەخوازم ئینشاءڵڵا سەرکەوتندا دەبن دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت خوات لەگەڵ بێ کاک ژیڤان ماشاءڵڵا کوڕێکی زیرەک پێم وا بێ شڤان ئەوەسی کاک شڤانە تەمان درێژ بێ کوڕێکی لەسەر خۆ بە ئەدەبە کاک ئازاد قەرەداگی دەستیان خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکانیان با بچینە لای هەندێ لە کورتی لە زۆر جوانەکانی مامۆستا شفا فەرموو
شەکر بە شەکرەوە نافرێ دەبێ خەمێکی تاڵ هەبێ تا بتوانی چێش لە پێکەنین وەربگری. وەک زەنگێکی دوور و درێژ کاتێک وەڵام نادرێتەوە ئیدی دەمرێ و خۆشەویستیەی هەیە و هەستی پێ ناکرێت. لەم ڕۆژگارە تاڵەیە ئەڵەی هەموو شەکرەمانە برینەکانمان بە دەرمانیش چاک نابنەوە بە دەرمانیش چاک نابنەوە. تەنیا و دڵشکاومانەوە هەموو پڕانەی بە پارەی کرێکاری ملوانکەی ناسکیان بۆ خۆشەویستەکەیان دەکڕی بۆ خۆشەویستەکەیان دەکڕی. خۆم و شتێک بەوتن ناکرێ من لە جیاتی تکا بۆ ئەوەی بەجێم نەهێڵی بەتوندی باوەشم گرتی. تۆم دیوە دەستەکانم بۆنی گوڵ ئەدەن تۆم دیوە دەستەکانم بۆنی گوڵ ئەدەن قسە ئەەکەم و وشەکانم تامی چکلێت ئەدەن. دەوڵەمەندترین کەس منم کە خاوەنی باشترین براندی شیرینیم. زەردەخەنەی ناو وێنەکانیش جوان دەرناچێت ئەگەر تێیدا بۆ ئازیزێک پێ نەکەنی. زوبانی هێندە شیرینە زوبانی هێندە شیرینە ئەوەی دەیڵێت وشەگەلێکی دووبارەن من هەمیشە بۆ یەکەم جارە ئەیویستم بۆ یەکەم جارە ئەیویستم. کە چوویتە تەمەنەوە ئیتر چایی ئەگۆڕێ کە چوویتە تەمەنەوە ئیتر چایی ئەگۆڕێ. بۆندار و بێبۆنی گرنگ نییە گرنگەوەیە ئەزیزێکت هەبێ حەسرەتی دانیشتنێک لەگەڵیدا هەناوت نەسووتێنێ هەناوت کە لە هەندێک شوێندا خەتی سپی بچڕ بچڕی ناوەندی شەقامەکە دەگۆڕێ بۆ هێڵێکی ڕاست. کە لە هەندێک شوێندا خەتی سپی بچڕ بچڕی ناوەندی شەقامەکە دەگۆڕێ بۆ هێڵێکی ڕاست. خۆم بەبیر دێتەوە ئەو کاتانەی بە کوڵ ئەگریم فرمێس یەک لە دوای یەکم ئەگۆڕێ بۆ جۆگەلە. بەڵێ گەنجم کەچی وەک ئەو پیرە پیاوەی لەسەر شۆستەی قەراخ نەخۆشخانەکە دوو پاکەت بنێشت و دوو پاکەت پسکیتی داناوە کەس لە دڵتەنجیم ناکڕێ. دڵخۆشی ڕاستەقینە لەو کاتەوە دەست پێیەکات کە ئیتر چاوەڕێی هاتنی نامەی هیچ کەسێک نیت. با لە پرچی دەبات با لە پرچی دەبات هەتاو بە سێبەر لە بەری دەگرێتەوە شەو بە تاریشی ئامێزی دەگرێت. من بە لێدانەکانی دڵم لای لایی بۆەکەم
ئەو لە خەوێکی قوڵدا باوەش بۆ بێگانە ئەگرێتەوە باوەش بۆ بێگانە ئەگرێت ساتە خۆشەکان تێدەپەڕن بەڵام لەبیر ناکرێن ساتە خۆشەکان تێدەپەڕن بەڵام لەبیر ناکرێن خۆشەویستانمان ئەڕۆن بەڵام بۆ دوور نا ئەچنە قوڵایی دڵەوە ئەچنە قوڵایی دڵەوە بەخێر بێتەوە کاکە ژوانگە دەستخۆش ئەو شعرە زۆر زۆر جوانانە هەر هەبیت ئەوەی پڕ لە هەست و جوانی بوو ئێوە خوێنەر و بیسەرەکان بێت دەستەکانە خۆش بە خامەت ڕەنگین بێ زۆر ئەلبەتە ئێستا لە شارە جوانەکەی سلێمانی و ئەم شێرانت پێشکەشکردین چیت هەیە بۆ سلێمانی سلێمانی وشەی نییە پێی وەسفکەی ئەگەر شعرێکی بۆ بنووسی هەر کەمی هەیە باش با پێکەوە شتێ بۆ سلێمانی پێشکەشکەی کاتی بۆنە سلێمانی سلێمانی لە خۆر ئاوابوو ناجوانە پیاسەی سەر هەر شەقامێکی بۆ برینی دڵ هەتوانە ڕنگ پێدەری گوڵەکانە سلێمانی ڕنگ پێدەری گوڵەکانە سۆما و بیلبیلەی چاوانە سۆزی ئەبەدی دڵانە نمەی ئەوینی بارانە پرشنگ هەدا چاوەکانی دڵ و ڕۆحە سلەیمانی سلێمانی وەکو دایی دڵی نەرمە و میهرەبانە ئاخر ئەو هەر کۆڵانێکی لە نێو دڵێکدا میوانە شیرینی ئەم شارە سیحرە و بۆ مێژوش بۆتە ئەفسانە سلێمانی لانەی چەندین ڕۆڵەی مەردە مەڵبەندی شێری نەبەردە ئاسکی سڵی دەشت و هەردە خاوەنی مێژووی بێگەردە پرشنگەدا چاوەکانی والله دڵە والله ڕۆحە سلێمانی ئەوەی جارێک بینی بێتی لە زەینیا بۆتە شاهانە هاوار بۆ ئەو کەسەی دوورە و لە دڵی دانیشتیمانە گەڕانەوەی بۆتە خەون و چاوانی پڕ لە گریانە لە دوای باوەشی دایەکیان سلێمانی هەمووشیانە سلێمانی قوربانی تۆم شاری شارە قوربانی تۆم شاری شاران هۆی دڵخۆشی ئێستا و جاران جەژوانی دەستەی دڵداران قوتابخانەی فیداکاران پرشنگەدا چاوەکانی دڵ و ڕۆحە سلەیمانی پرشنگەدا چاوەکانی دڵە ڕۆحە سلەیمانی پێشکەش بێت بەخێر بێتەوە دوێتێکی جوان بوو کاکەڵکەوتەڵێ ئارەزۆکان گۆرانێکی پێ بڵێ وازت لێ ناهێنن و گۆرانێمان بۆ من یەک شتم خراپە یعنی بەجددی تێکستی خۆشم یعنی ئەیناسمەوانەیە یەتەوە بیرم بەڵام لە بەرم نییە باشە تێکستی خۆ دەخەینە ئەولاوە گۆرانیەکمان پێ بڵێ کە خۆت بەردەوام ئەیڵیتەوە ڕۆژانە حەزت لێتی کێشە نییە گۆرانێک تا کۆپلێ گۆرانیتان پێشکەشەکەم بەس پەلەم لێ لە دوایە ڕادوێ چۆڵەکەین یا خۆت وڵای ترەوە لێی خۆتان لەسەر خۆتانە و مامەساتۆ شایەتم بە بە زۆر ئەویان پێکردم یاڵا دێوە کۆمنتێکی تریشت واتەوە دیستان سەبارەت بە گۆرانی بەڕاستی من هەر شعرم پێشکەش کردووە گۆرانیەکە دووتووە گۆرانیم نەوتووە ئەیکەن بە ماڵ بەسەرمەوە ئاخری ئارەزووخانەم ڕۆدەستی خۆتەوەشان دڵم نادەگەنا پرسیاکی زۆر قرسم بۆ لە خزمەتە کرێن شیشماندا نابوو بۆی ئاوگرین کاکە شاعر دڵی ناسکە کاگەوامان لێ مەکە بەڕێزی کاکە ژوان بربەستەکانی بەردەم دنیای شعری تۆ چین بربەستەکانیەوەی کە تۆ زیاتر شعرەکان لەناو خەڵکا بێت چ بربەستێکت لە بەردەمایە ڕاستی وەک هەر گەنجێکی تر کە لە بواری نووسینە چەند بربەستێک یەتە پێشەوە یەکێک لەوانە لایانی مادیە ڕەنگە ئێمە کەسێک کە خوێنکار بێت و بشنووسێ ئەوێت تاکو بتوانێت چاپی خۆی هەبێ ئەگەر کەسێک نەبێ دەستی بگرێ کەسێک نەبێ دەستگایەک نەبێ یارمەتی بات ناتوانێت سەر بکەوێتە سەرپی خۆی و بە ئامانجەکانی بکات ئەوە یەکێکە لە بربەستەکان لە ژیانی ڕۆژانشمانە ڕەنگە هەندێک شتی تایبەت هەبێیان بەو شێوەیە لەگەڵ زروف و
باری وزەران هیچ ڕێکخراوێک نەهاتووە بەدەمتەوە تا ئێستا بۆ ئەوەی خزمەت بکە خزمەتی بەهرەکەت بکات ڕاستی لێرەوە ڕێز و سڵام هەیە بۆ کاک ئاکۆ شارۆشی کە زۆر دەستی لاوان ئەگرێ دەستی گەنج ئەگرێ خۆتان ئاسایی خزمەت دەکا نمونی وەک مامۆستانە بەس پێنجوێنی بەڵام ئەوانیش ینی لە ئێستادا کە ئەگەر یەشێک نەبێت سپۆنسەری ئەوام کە ئەوانیش ناتوان سپۆنسەری ئێمە بکەن زۆر باش ئێمە وەکو گەڕیان میدیا لە خزمەتیان و هیوادارین ئێرە بە ماڵی خۆت بزانی هەردەمە گەڕیان میدیا لە خزمەتی بەڕێستین قوربان باش کاکە ژوانی بەڕێز ئەو شاعرانەی کاریگەریان هەبوو لەسەر تۆ کێن بە دەرەجی یەک کاکاران سەناوی لێرەوە ڕێز و سڵام بۆی هەیە و دووەم شاعریش تەڵعەت تاهیر ئەو دوانە زۆر زۆر پێیان موعجیبم زۆر باش کاتێکی کەممان ماوە پێم وابێت 4 دقەمان ماوە بچین لای کۆتا بەرهەمی مامۆستا زۆر باشە ڕاچینە لای کۆتا شار وەسێتا نازانی کارمێ پێشکەشکەی آخر مامۆستا هەڵبژاردنێکی قورسە پێشکەشکە وەسێتەکەشمان دوایەوە پێشکەشکە باش قوربان بۆ پیرۆزی دایک شازادەکان گەورە بوون و تاجی شاکانیان خستنە سەر من تۆم بیرکەوتەوەدایە بەهار هات و سەوزی بەخشی تینوێتی گشت ڕۆحێشکە من تۆم بیرکەوتەوەدایە پارەداران باوەشیان بۆ دنیا و لیرەکان گرتەوە من تۆم بیرکەوتەوەدایە لەبەر خونچە گەڵاکان بوونە قوربانی من تۆم بیرکەوتەوەدایە کە ڕەشە باو ڕایەڵە هات من تۆم بیرکەوتەوەدایە کە لە شەودا برسێتی هات کە سەرمان بوو کە تەنیا بووم کە گریام و فرمێسکەکانم پێ نەسڕا من تۆم بیرکەوتەوەدایە کە پاروەنانێگە خۆم بێتەوە کە دوور دەڕۆم و تۆ دڵت لە ناو مشتا وشک بووە کە دەڕۆم و دڵی ڕۆڵە ئاگادار بە کە لەو دیوی دەرگا و پەنجەرە سیر مەکەی تاون دەبم کە دەستە وشک و مانوەکەت لە نزایە تا دێمەوە من هەر تۆم لە بیرەدایە قوربانت بم دایە دای من ڕۆحی من هێزی گیانم سۆزی گەرمت دەستی نەرمت میهرەبانیت ماچ دەکەم تاجی سرم سۆزی گیانم پەناو ماڵم هەموو جوانی نێوشیانم قوربان دایە وەسێت لە پێش چاومە پەشیمانی هەتا لوتکەی مەرگت دەبا ئێشی ویژدان ڕات دەماڵێ و دەتخاتە بەر ڕجاوتکە تۆم ئێستا وازانی کارێکی باشت کردووە نازانی کە میهرەبانی لە توونی ناختا مردووە من ئەوینم لەگەڵ تا کرد تا تۆ هەمیشە دڵخۆش بی ویستم بە ئامێزت بگەم تا مشتەجێڕی گەشتن بی بڕوا بکە وەک هەمیشە من خەمی دڵی تۆم بووە گۆڕی خۆشی بۆ دڵی خۆم دایم لە پێش چاون بووە هەر خۆم ئەموت نییە و نابێ تەنازول لە ئەشقانیە کەچی ئێستەوە بێ باشین ئاگامان لە یەکتر نییە ئەوەش سەیرە تۆ ناتەوێ ڕابردوود بە بیر بێنمەوە ئەو ڕۆژانەی پێت ئەوتم بە زۆریش بێ ئەمێنمەوە آخر بڵێ من چیمەویست کەی خراپەتم ویستووە لەکوێ باسی بێ ئاگایی دڵمت لە کەسێ بیستووە بڕوا ناکەی من هەمیشە لە نزیکی تۆ هەر هەبووم ئەو کاتانەش کە بە حساب لە هەواڵت بێ ئاگا بووم بەڵام سەد حەیف ئیتر نەمایی وەک پوشوکای دەم ڕەشەبای دیارە تۆ هەروە ڕاهاتووی هەر لە خەیاڵ و لە خەمای بەرگەی یەشقی پاکت نەگرت وەک مۆم توایتەوە نەمای ئای چەند سەختە یادگاریەکان هەر ساتێک بێتەوە یادت لە هەر جێیەک تۆ بتەوێ
پیاسەیەکەی لەگەڵ ناخت منی شێتت بیر دێتەوە بە چ جۆرێ خۆشم ویستی تۆش ئاوا وەفات دامەوە بەو پەڕی درۆ و لوت بەرزی بەو پەڕی درۆ و لوت بەرزی سپاس بۆ ئێوە دەستەکان خۆش بێت تەمەنی دایکە درێژ بێت هەرتان دروست بێت شارێکی جوان بوو پێمانەیە ئاز کەسێک گوێی لێبێ بتوانێت خۆی پێ بگرێ نەچێتەوە یادی دایکی لێبمان ڕاست هەروژیت بگورە نەگەر زڵتانگەم کردوون من بەتوانم ئەمڕۆ تۆ بگرێنە وەڵامی تر من تۆزێ خۆم گەدەگەنا ئێستش پێێتەوە دیارە گریای کەمێرمانەکەمان گریا قوربانە بڵ ڕێزە خۆشەویستیان بۆ کاکە بورهانی خۆشەویست هاوکارێکی زۆر زۆر باشمانە درود بۆ دایکیانت کاک بورهانی بەڕێز دایک واتای گشتیانە بەڕێزان بەڵێ لە ئاسی دایکە وشەکان قەتی سەبن ئەگەر وەسفێکیش بکەی هەڵباتە هێشتا هەر ماوە کە تۆ بتەوێت باس لە میهرەبانیەکی بچووکی بکەیت باس لە ئازاری پێکاتێکە تۆی هەڵگرتووە خوا بۆ ئەو مەزنی کە پێشکەشی بەدایکی هەزاران کەس سەریان گرتەوە بۆ پرسیارێ هەموو چاوەڕێ وەڵام بوو لە ناکاو پەیدا بوو ئەختیارێ وتی چییە چەمەڕان لۆ چکارێ وتیان گەرەکمانە لەیرەکانە ئیسەکانە بزانین دایک چییە ئەی واتای لە دایک بوو وتی ئێوە هەموو شێتن یاخو شێت بوو گەرەکتانە بزان واتای گشتیان ئافراندن و پەروەردەومان بە یەک وەڵامی کورتی جوان دایک گشتە لە چاکەدا دایک هەمووە لە پاکەدا دایک هەر دایکە و زۆر شەکەتە جگەلەوە پێناسەیەکی سەقەتە دایک ڕاستینەی مرۆڤە دایک جوانە هێزە ئیرادە و هەیبەتە دایک واتای ئازادیە و سەری بەرزی لە ئاسمانە لا یزدانی میهرەبان لا یزدانی میهرەبان لا یزدانی میهرەبان بەخێر بێتەوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەین یەکەم بەرنامەیە کە کۆتاییەکەی بە خەمێکەوە کۆتایی بێت هیوادارین دایکی هەموو لایەک تەندروست باش بێ ئەوەشی کە دایکی لە ژیان نەماوە بە ڕەحمەتی خوا چووە بە بەهەشتی بەرین شاد بێ ئینشەڵڵا سپاسانەکەی خۆشەویستانم بۆ ئەو هەموو کۆمنتە جوانە سپاسانەکەین تا ئێستا بینەر و بیسەرما بوون هەتا بەرنامەیەکی تری گەڵشانی شعر پێتان شاد دەبینەوە خواتان لەگەڵ خۆتان لەگەڵ گەڕیان دەستان خۆش پێمانون کردن ڕادیۆی میلی گەڕیان بۆ خزمەتی هونەرە ڕەسەنەکان Monsieur